بینەرانی خۆشەوی سەمکاتەتان باش گەڕام و خدمەتان بۆ پێشکەشکردنی ئیدامەی بەرنامەی و خەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە عەبدوڵڵا دارابی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیسمان لەگەڵا بۆ توێژەکەین سەبارەت بە هەلومەرج و هەوای ئێستای سیاسی ئێران و ساڵۆگەری مەرگی ماسا. پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم، عەبدوڵڵا دارابی ئەگەر دەنگی منە بیسی بەخێربێی بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆ تۆ بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر باشە، فەرموو. زۆر سپاس کە داوەتەکەتمان قبول کردووە. عەبدوڵڵا دارابی وەکو ئاگاداری سەرانی ورد و درشتی جمهوری ئیسلامی لەسەرەوە بۆ خوارۆ بێوەقفە و بێپسانەوە هەڕەشە و گوڕەشە و تادید ڕوو بە جامعە سەبارەت بە ئیسلام بە بێحیجابی کە دەڵێن قبول ناکرێت، تەحەموڵ ناکرێتەوەمانە. پرسیارەکەی من ئەمەدا، ئایا تەنها مشکلی ئەسلی جمهوری ئیسلامی لەگەڵ جامعەی 80 و چەند ملیۆنی ئێران تەنها مەسەلەی حیجابە؟ دیارە هەرچەند مەسەلەی حیجاب پایەی ئەسڵی ئیسلام و جمهوری ئیسلامیە. ئەگەر تەنیا مەسەلە حیجابە، بۆچی ئەم هەمووە بوجە و نیر و جوندەڵا و هەموو نیروهای مسلح و وحشی ئەخسۆتە گیانی کۆمەلگا؟ مەسەلەکە چی؟ ئایا واقعاً تەنیا حیجابە؟ حقیقەتەوەی نە لەلایەن جمهوری ئیسلامی و مەسەلەی ئەسلی حیجابە و حتا نە لەلایەن ژنانەوە، وەکو بەشێکە ئەم تۆقە لەعنەتیە ماوەی 44 ساڵە بەرەخەرە ئەسیری کردن و قەبزەی کردن. ئیسا وزاحوا جۆرێکی ترە. بەنظر من مەسئلەی ڕژیم و وەزعیەتێکی نالەباری یەکجار سیاسیە، ئەسە لە مەسەلەی اقتصادی و فەرهەنگی و ئیجتماعی و هەموویمان عبوری کردووە. مەسەلەیەکەکەوە کە خەڵک نەمانی ڕژیمیان خۆتە سەر لەوحەی ژیانی خۆیان و پێیان وایە تا ئەم ڕژیمە بەسەر کورسی قودرەتەوە بێت، ئەوان لە ژیانێکی خۆش لە بەختەوەر نابن و ناگەن بە ئاوات و ئارەزوەکانی ئەوەڵیە ئینسانی خۆیان. ئەساسی مەسەلەکە بەنظر من ئەمەیە. ڕاستە خەبات و ئەترازێکی یەکجار شێرگیرانە بۆ لابرننی تۆقی لەعنەتی، بۆ ئەسارەتکردنی ژنان و بۆ بە کۆیلە کێشانیان کە بەناو حیجابەوە بوو و بەو شێوە سەنگساریانەکردن، دەیان و سەدان و هەزاران ئینسانیان لە ئەعدام کردن، دەستگیر کردن، شکنجە کردن و ئیسیش هەر بەردەوامەنە. شەڕێکی 44 ساڵە لە بینی خەڵکی ناڕازی و معترض و ئازادیخوازی جمهوری ئێران بەرامبەر بە جمهوری ئیسلامی وجودی هەیە کە خودی ژنان لە ڕاستی ئەم حرەکەتەوە. من گەرەکمەوە بڵێم کە خیزشی ئەخیری داهمان یا یەک ساڵی ئەخیری 1341 ئەم ئەوزاعی گۆڕیوە کە مەسئلەکە بۆ جمهوری ئیسلامی فقط مەسەلەی حیجاب بێت و لەبلاشە بۆ خودی خەڵک. الآن مسألة أساسي جمهورية الإسلامي بنظرم مرجونمان يسير خوي جوان مش لازانه خلق الآن سرنبوني جمهورية إسلامية وكو حركتي أولي جيشتن با جيانو بختوري خوان دابين كردوا وترخان كردوا رجيم جمهورية إسلامي شيء كوشو تواوي فكو سكيو وكو خود باسك تواوي هزو توانا وقدرتي وترس رعب وحشل لكم مرقاو بوهي رجبو جنان وبوصل ما باقي كومرقا بوضع مثلا كبله ام اعتراض ونارزات يعني كموجوده كندين صاله لصحنه سياسه ايران بردوامه ويس جانب و هيك كذا سطح جانات وانا مش انكار كا قريتي لما فرموليكا بو كمسألة حجاب. الان مسألة حجاب لايران لاكسار الرابدوا بنظر من غوريا ودفاكتو. الان سياسه ايران دفاكتو لا يكون لا جنانو ك او توقع قدن يقبل ما كانوا واتوا انت ميدانو شربوا وكانوا جبر جمنادنو ام قوانين الدجي انسانيه شو صارنا ردوا كدوا اما انا لعرسي عملها برام بو تثبيتي وبو كقدمه محكمته باشتشن بيشو والرجيم سنقول كان بنظر من ان الرجيم تو انا تعذب مشيوا حق الباتو بس جنانا والروسري باتو بس جنانا وجنان اما بايش واش قبول لكن بقول فازا جاء ابرفت اسكو زبكو زبارنا خارجش بنظر ام او كلام جو روشتوا يتناقر توجاري كتير خلق امل يقموناك بتوري خاص بيجنا وهي بنظر مساله
مسألة داغي أصلي سنوي جمهورية إسلامية و لا بردنو بيشير كدنو بيشانوي كل قوانين مذهبي إسلامية كبرخاني الرجيم الجمهوري الإسلامي وكو سياستي كي نهادين شده يشلو 4 ساله بنظام لقل طول عمر الجمهورية الإسلامية أروات وتوابيا كان خالق لسر قوانين إسلامي شرعي أنا تشك لو قوانين أنا حجابه وحجاب الآن بزوري خلق باعتراضي خلق بنار ذاتي جنان وبيش قدمي خدي جنان أمان نابردو أم حكمي أن بطال كردوتو حكمي سنكساريان بطال كردو حكمي إعدامي علني لما لي أما أيان دالة جر سقيلو لما تشاو هزاران كسو كاتي وابو خلقي شابلاي بوليد وانا كشتواو يعني منظور وسكا خلق وبطوري خاص ويجا جنان باشكيان كدو برج إسا جنان وكو بشيكي هارك جرينجو مهمي تشيني كريكار لجامعي إيران شركا روج بالروج أم شر داغترو تنترو طبقاتي تدبي بويا بنظر من أما برجم شاقة زاني أم فرمولة كدني أو بو أما حجابو وخلقك مشغولك أو خلقك وبستك بقى فقط بوشت وبتنيان نجل قبولي كدوه وانا خلقش قبولي كان سپاس بۆ تەوزیحەکانت عەبدوڵڵا دارابی. حەزەکەم هەر لە ئیدامەی ئەم خیزش و ڕاپەڕینە هێندە بگەڕێنەوە بۆ دواوە. ئایا مشەخەزاتی ئەم خیزشەی ئەخیر لەم یەک ساڵی ڕابردووە بە دوای مەرگی مەسا لە 1401 تەفاوەتی هەیە لەگەڵ خیزشەکانی 96 و 98 و ئەمانە؟ ئەگەر وانە بۆچی ئەگەر ینی منزورمەوەی ئەگەر لە یەک ساڵی ڕابردووە بە دوای ئەم خیزشەی 1401 وەکو 96 و 98 بۆچی جمهوری ئیسلامی ئەم هەمووە وەحشەت و نیگەرانیەی هەیە و بە قەولی معروف زەرەبانی قەلبیان تونتر لێ دەدا و چووەتە دەرەوە وەحشەت تەواوی وجودی گرتوون. تەفاوەتەکانیان چییە ئەگەر شەبیهی یەکترینین؟ هو حقيقة أو رابرين وخيزشاني 96 و 98 عمدة اقتصادي بو خيزشاكي اقتصادي بو أجر يوغراني خوشوي لبيريان ما به بمحزي أو بنزين جران بو خلق لشارع غوركان يرانا حتى تستشقامو اعتراضات دسي بيكت 96 و 98 بشكي زوري بشي اقتصادي بو وبش سياسة كيك أو الرجيم سنقول بكريتو أو ك قوانين الرجيم ببيشنو أو ك آزادي ما نقرأكو خوشبختي ما نقرأكو رفاه ما نقرأكو هيك نوع سياستي نهادين الشدو نهادين النشدي مذهبية يعني الجمهورية الإسلامية حاكم بس إيران الرد كانوا أمر ما فرقيبو أمر الآن أمره شركة تبع طبقاتي ترى هم سياسي ترى هم عميق ترى بمعنى باقي جامعة بولاريزم هو فرق كي أساسا نقلوايا أمان فقط بو أو كان نرخي بنزين شاكن ونرخي بنزين بنا خوارو كمي كانوا كيستجهر خواسي خلقه هو أولوا بلام أولا قلوايا كيجن إما أمر الرجيم ما نابه شون أزارين تا أمر الرجيم نسر حكم بيه بالأخران خوشي بشار نهاية اليوم مالان هجاري وفقر فلا كد دائما جدي جامعة الآن ببيواني خدي بعض الأسرار رجيم كعلاميان كدوا 6 مليون تمن لما على جرخة فقرة يعني اللي شيء يعني لما ويس شو بين صار الرابط تا إسا كلا بين جزار وشش جزار وحوزار لجرخة فقر بو إسا 6 مليون تمن أجر إنسان لما بيجريت خرجيكا على جرخة فقرة وناتو أنا جاني خيبة تأمينك لباري اقتصادي ولا باري بوشي بو خلق بو جيشو كأمر رجيم منيه أمر رجيم لا عرسي سياستها لا اقتصادها نلا فرهنگا نلا باري كومالاتيا هيچ نوع خوشي وبشارتك هيچ نوع جذابيتك بو مخلقت يعني بويا قالت ما يكشل بلا اجا وكا خيزشي نودو الشش تابع امرك خيزشي نودو هشتي بشونو بو كخيزشي صار رابردوي بشونو بو كخيزشي خوزستان وكم آوي اصفهان وغيره ذلك بشونو بو يكشتي بجامعة ايران وبكل جامعة بشريات وبتوري خاص بيجي هم بجمهورية الإسلامية وهم سراني أحزاب إمبرياليستيون دولي غرب أمريكا أو ثابت كدوا كحقيقة
پەرەسەندنی ئەم ئاعتراض و نارەزایەتیە لە عین حاڵە وەک مەکتەبێک بۆ ئامۆزش و پەروەردەی خەڵک، بۆ زانستی خەڵک، بۆ ئەوە کە خەڵک لە تووری ئەم 5-6 ساڵە بە ئەندازەی 4 ساڵەکە لە شناختی ڕژیم دەرسیان وەرگرتووە و ئەزانە کە ئەم ڕژیمە بوون و بەقای بە هیچ شکل و شێوەیە و حتا ئەمسالی ئەمیش بە هیچ شکل و شێوەیە، وەکو جناحی ڕاستی پرۆغەرب کە بەناو کوڕیشاوە بینێ خەریک بوون و ئیسا پاشەکشیان کردووە. هیچ کامێکیان خەڵک بۆ قەناتە گەشتووە ئەمڕا ڕوخانی ڕژیمی سەرمایه‌داری لە ئێرانە بریتیە لە گەیشتن بە حاکمیەت و دەسەڵاتی خودی طبقەی کارگەر و خەڵکی ئازادی خواز و ژنانی چینوی ئازادی و بەرابەری. ئەمە ئەو تەغییر و تەحویلاتەسە کە لە 96 تا ئێستا بەسەر مواقعاتەوە، بەڵام بە تەوری خاص تۆ سەیری کە بزانە خیزشی 91 کە ئەلعان 1 ساڵ خەریکە تێپەڕەکە، ئەمە بەرەوپیری 1 ساڵی دەچین، بزانە چەند نەخشێکی ئیفاک، بزانە ئازادی و خۆشبەختی ژنانی گەیانە کرد لەبار سیاسیەوە، حتا ئەوروپای شڵەقان کولی جامعی هەژار بۆ ئەوە کە ئەلعان بڕێ لە پارلمانەکانی خودی ئەوروپا هاوارەکەن ژنانە بێ مافی پێدرێت. ئەمە جاران نەبوو تەوازن قوای بینی خەڵکی خەباتخار و خەڵکی ئازادی خواد لەلایەکەوە و جمهوری ئیسلامی تێکدا. یەکێک لەوانە دەستاوەردەکەی ئەوە بوو کە حەجابیان ئازاد کرد خەڵک بە حکمی خۆیان ئازادیان کرد، موسیقیان ئازاد کرد، دانس و هەڵپەرکێ و شادی و خۆشیان کرد. ئەمە حکمێکە کە حتا 96 نەبوو، ئەحکامێکە کەوتوتە دەست خەڵک و پێشڕەوەیەکە کە خەڵک کردێت و تەناسب قوایە کە گۆڕیویانە بە نەفی خۆیان هیچ وە قابل قیاس نییە لەگەڵەوە کاتانە. بەڵام دیارە هەر لەوە دەستی پێکردووە و هاتووە، یعنی ئەم شەڕێکی 44 ساڵەیە تاریخەکەی، بەڵام ئەو خیزشانە کە تۆ ئیشارەت پێ کرد خیزشگەرێکن کە ئیتر وردە پەروەردە بوون و قامەتی باڵایان پێیاکە وردە بۆەوە گەیشتون نەبار تەبەقاتیەوە یا تەبەقەی کارگەر و پەرچەمی ئازادی و بەرابەری و حکوومەتی کارگەری و ڕفاه و خۆشبەختی یا لا بنێت نظامی سەرمایه‌داری. ئەمە ئەو شتەسە کە ئیسە خەڵک بەگشتی هاتوونەتە ئەم قۆناغە هاتوونەتە مەیدانە و خەریکن سەنگەربەندی محکەمەکەن و خەریکن ئەم دەستاوەردانە یەک لەسەر یەک ئەپارێزن بۆەوە کە ڕژیم سەرنگونکەن و بگەن بە حکوومەت و دەسەڵاتی شورایی خۆیان و بگەن بە ئارەزوەکانی خۆیان. ئەوان هەر ڕۆژە لە تووری ماوەی 6 ساڵی ڕابردووە بەلەخەرە فکوسیان کردووە لەگەل یەکێ لە ئارەزوەکانی خۆیانە و بردویانتە پێشوە. مەسئلەی ژن ئەلان مەسئلەیەکە تەنیا لە ئێرانە نیە، لە تەواو دنیایە، بەڵام لە ئێرانە گەنوپەنە، لە هیچ عەرسەیەکە مەسئلەی ژن ناپارێزن، نە لە عەرسەی سیاسەتە، نە لە عەرسەی فەرهەنگانە، لە عەرسەی ئابووریە، نە ئەجتیماعیە، هیچ کامێکی ناپارێزێ. لە برێ شوێنە ئەمانە پارێزیاوە بە فداکاری ژنان و پیاوان، خەباتی انقلابیان کردو، خیزش و انقلابیان ڕێخسۆ لە فەڕەنسە و لە کولی ئەوروپا، ئەمە بە جێگەی خۆی. بەڵام لەباری اقتصادی هێشتا نابەرابەری موجودە، مەگەر اینکە تەبەقەی کارگەر بێتە سەر حکم ئەو بەرابەری کامەڵە لە هەموو ئەرسەکانە فراهەم کا کە بڵێ ژن ئینسانە، ژن وەک پیاوە، هیچ بەرخ و تەفاوتێکیان نییە، هیچ شتێک نییە کە بتوانێت تەفاوتی بینی ژن و پیاوی بکات. بۆیە مەسەلەکە بەرەو ئەوە ئەچێت. ئەمە هەنگاوەرە کە هەڵنراوە لە تووری 1 ساڵی ڕابردووە، بۆنی ئەمەی لێ هاتووە، بۆنی ئەمەی لێ دێت. بۆیە جمهوری ئیسلامی پەرۆشە، جمهوری ئیسلامی حەزەکات تەسویرێک و تابلۆ نیشان بات کە فقط مەسەلەی حجابە، مەسەلەیە تر نییە. حتا بڕێکەنە ئەڵێن قبولیانە بالاخره غیر مستقیم ئەوان قبول کردووە تەییدیان کردووە کە با نایبێنە حجاب و بەڵام نە. جمهوری ئیسلامی 1001 جار لە 96 تا ئێستا قەول و وعدە و قەراری سیاسی، اقتصادی، فەرهەنگی داوا بە خەڵک یەک دانێ نەتەنیا نەبرێتەوە، سەدان و هەزاران بەرابەر خراپی کردووە. ئەلان ئەرزی ئێران یترەوە ڕۆژ بۆ 55,000 $1. بۆیە من گەرەکمەوە بڵێم کە نە وعدە سیاسی و اقتصادیەکانی ڕژیم جمهوری ئیسلامی بۆ تامین کراوە و بێژە بە خەڵک بڵێ ئۆکەی ئیسا فەقیرن، هەژارن، نەبوونن، بێکارن، ئەوە ئیمکانات و ئەوە کار و ئەوە پوڵ و ئەوە بالاخره هیچ کام لەمانەیە نەکردو، مادەمیشیان لەمە نەکردو خەڵک بۆ یەک قەناعەت گەیشتن. ئەویشەوە کە ڕژیمە بێ بڕوە، چون بە هیچ شێوە نەجاتیان نابێت و دیویانە کە ببوونی ڕژیم معناکەی پڕە لە غارەت و دزی و جگە لە ئیستثمارکردنی وحشیانە، پڕە لە تاڵانکردنی سەرەت و سامانی
لدايكو ولباري سياسي شوف هيرش وتعرض وكشتار يك لحظة نبسة لحكومة إيران وأما وكو قولتني أرسل جمهورية إسلامي كاري كدو أما أنا مجموعة خيط السريات مسألة سرنقوني ومسألة لابني تواو دابو نريتكاني إسلامي حاكم بسر خلق إيران لما وجدت صار أبي بروه خلق بزور بم قناعات بباشي جيشتون بنظام الجمهورية الإسلامية وحشتي لمية ولاتاني امبرياس وحشتي لمية وبيانوايا قرب اتفاق بكوي لإيرانا بإيران ناوسة لسطحي خوارميانات تداوم قراءك وأنا الآن حفتي رابردو للسورية شر لسي تظاهرات بالدجبة حكومتي كدوبارة دار سبحانه وبالخلق حكومتي بشر إثبات بۆ تەوزەحەکانە عەبدوڵڵا دارابێر وەکو دەبینین ئیدی ئەم دوو لەشکرە لایەکو جمهوری ئیسلامی لایەکو قین و تووڕەیی ملیۆنها خەڵکی ئێران کە هیچ کامێکیان ئەم دوو لەشکرە ئەم دوو قوتبە تەوهمیان بە یەکتری نەماوە نە جمهوری ئیسلامی تەوهمی بە خەڵک ماوە نە خەڵکی تەوهمی بە جمهوری ئیسلامی ماوە ئایا جمهوری ئیسلامی لەم هەروەکو ئاگادارین جمهوری ئیسلامی لە دوو عەرسەی اقتصادی و سیاسی مهم وەکو هەروەکو خۆت ئیشارە پێکرد مەسەلەی فەقر و مەسەلەی حجابی ژنان زیاتر لە جاران بە ئیسلا ساسای کردووە یا فکری لێ کات و تەواوقەت هاتووەتە مەیدان بۆ بە قەولی تۆ کتەدا و ئاوا لە جۆگەلەکە ڕۆیشتووە بیجێڕێتۆ دواوە کە مەشتێکی غەیرە ممکنە و خەڵکیش تەوهمیان بەمە نەماوە ئایا پرسیارەکەم نەمەدا ئایا جمهوری ئیسلامی ئەتوانێت ئەم وەزیەتە بە نەفعی خۆی تەغییر بدا و بگەڕێتە دواوە مەسەلەن حەدێقەل بۆ پێش 1401 پێش مەرجی ماسا دەتوانێت بگەڕێتەوە ئەو مۆقعیەتە ئەگەر لای تریشۆ هەر بە ئیدامەی پرسیارەکەم پێت وایە ئەم هەموو قین و تووڕەیەی کە ملیۆنها خەڵکی ئەو کۆمەلگا لە جمهوری ئیسلامی تووڕەن بە دەلیلی ئەو هەمووە فشار و زەخت و زۆرەی کە جمهوری ئیسلامی بە لەحاظی سیاسی و اقتصادی و بۆ ئەو کۆمەلگای هێناوە ئایا ئەم هەمووە ناڕەزایەتی و قین و تووڕەیە ئەم دەرسەدە لەوەی کە تا ئێستا هاتووەتە مەیدان دژ بە جمهوری ئیسلامی کافیە ئایا ئەم دەرسەدە کە تا ئێستا حضوری خۆی نیشانداوە دەتوانێت باعثیەوە بێکە جمهوری ئیسلامی بە پەرتگای سەرنگونی و ڕووخاندن بگەێنێت بەنظر من ئەم دەورە مقدارێک تێپەڕی کردووە لەو سوالێک کە تۆ باسیەکەی مەسەلە تەنیا لە چوارچێوەتەوە هەمان نەماوە ئەو لە سێبەرەکەی خۆشی ئەترسێ بۆ معنان نیە فقط لە خەرجێک مبارز کە دێنە سەر کە لە سەحنەی سیاسەتە حاضر و اعتراضەکەن و تەظاهراتەکەن و ئەعتصابەکەن و دژاتێکە لە جمهوری ئیسلامیە فقط ئەمە لەلایەک و ما باقی خەڵکەکەیت لەگە جمهوری ئیسلامیە بێت و تەوەهم لەبەن ئەم دوانە نەما بێت جمهوری ئیسلامی سەر لە سێبەرەکەی خۆی ئەترسێ ولا هەر سێبەرێکە کە بیبینێت و یا فکری بۆ بکە یا تەخەیولی بۆ بکە لێدا یکوژێت الان خەریکە لە نێو نیرۆکان خۆیان هەر کەسێک کە گەرێکی کە بزانێت واقعان بەدڵی ئەو کار ناکە بە توژمی خۆی ڕقم لێ با بیکوژێت ئەی کوژێت و دەریەکات و لە کار بێکاریەکات و لە ماوەی ڕابردووە دەیان ئوستاد و ئوستادیاری لە دانشگاکانە دەرکردووە ئەساتیدی دانشگاکانی دەرکردووە حتا لە برێشۆنا بڕوای بەر ڕئیسێکە لە دانشگاکانە ڕۆسایەکە لە دانشگاکانە داینەوە نییە یەک لە دوایەک هەموو ئەوانە هینەکە ئەم دەورە بۆ ئەو دەورەی احتزارە دەورەیەکە کەم پلێ ها لەبەر بەقایشۆ بەقا ئەوەیە کە کەوتەوە تەوەهمی بێ بەوە کە نەجاتێ بێ بەڵام احتزار معناکەی بە بڕای من ئەوەیە کە خۆی بە مردووە زانێ خۆی بە مردووە زانێ بەڵام لە پەناوەیشە جۆرێکەکە بەڵکو بە شکل نەکا خۆی نەجات بە ئەو ئەزانێت کە ئێرانی دوێنێ و پێرێ و بەسەر پێر نییە ئەو ئێرانە نییە کە ئەو بە مێلی خۆی ڕەماکی لە یەک شەوە 10,000 ئینسان ئەدام بکە بە مێلی خۆی مەبەستمەوەیە چۆن ئەوە کە بیکات و بەڵام خەڵکی چەپڕی بۆ لێبە ئەو دەورە ئەسەر نەماوە ئەم دەورە دەورەی مەرگە بۆ بۆیە لە دەورەی مەرگا ڕژیمی جمهوری ئیسلامی و هەر ڕژیمێکی ترکە کە بگا بەم قۆناغە بگا بەم مەرحەلە لە ئەوزاعی سیاسی وڵاتەکەی
بنظر من اگر عقل و فهمیده بنو خوان تسلیم کنو یا بالاخره خوان اثر کار نابن لازم بلا امان بوشي او کارنا کن چون هاولی چون ليره جمهوري اسلامي فقط يقرا بالريكوتو لا تاريخي 6 سال الرابطه يقرا بالريكوتو هنا ينتصر حكم او بهوي نالباري او زي السياسي دنياو بهوي هو كامريكا بيستي بول لتقابل لقل شوروي سابقه برقرار كمربندي صوص لايران برقرار كا وبرباكا وكبتوان دفاعي لكن او ازانه امدر فتر ناكبتو شون ازانه خلق كي جمنيتي شون او امكاناته او ابزاره كبدا جمهوريه اسلاميه وتواني خلقي بيفريبا وتواني نشاني دا وخلقي بشكل خلقي بمخلطه كاكسي او لكوري مانو دركوتوا كما توابو داستانا خرافه توابو جمهوريه اسلاميه يسقسي راسشكا خلق راكناك وهي مرحله تايبتيه روج برو الخراب خراب تريكا هكسي نرواد لصفي مقدم دش بخلق مبارزنك يا استاذي دانشجاه دش بدانشاه مزكاني اعلام هم بسجينك نبي سيله برابر بيلا تو خاين بيلا تو جاسوس امريكاي هل هنرمندك كبير راس تاخذ دفاع الجمهوريه الاسلاميه نكاو بالاخره تشككي بو مغرب يا بالاخره قلمكي بو مغرب بنفي او كارنكا او ببيغانيه زاني بويا اما دوريه كروج بروج خراب تريكا اما اشاره بك لسيا بركي خوشي سلكا معناه واقعي اما يعني كسب بوكا دوسيتي وكسب بوكا واقعا او حتى زوجها قليا سراني الرجيم قليا كان لا اساتيد قليا كان له نرمندان قليا كان ندسوا بيون ذكاري خوان حتى قليا كان نبر لما لاكان وانا وسان وانا تانكوش وانا واتانك بو فلان تانك يسد شلون اكلتو دوغ زانا في استخدام كي بيت كل شو صاربونا كراوه بيت إيسا مسألة حجاب حلقة ولا تارانا إمكاني مشتان بلا من حال أزاني مشتانية روج بروش خراب تريكا خراب تريكا معناه عملية كي ومعناه سياسي اجتماعي ويك خلق بهزار تربن أو أنيشكا هذا أنك بشيوي لشيوي كان أدرك الجمهورية الإسلامية حزنا هو أول جزء أو اشتيك الجمهورية الإسلامية العنجيري خواده بدسيو بمسألة كيجي بابور وفقط شقدار وبوشاب نابي أجر وابو هتلر خلقي أبدي بوايا وأمان وجمهورية الإسلامية بوجه بيشتو كان توانه بقوانين وأحكام إسلامية بهزو بزبر وهزي سباي باستارانا كيو بتوانه واقعا خلقك وكو خلقي إيران كتايس دو انقلابي كردوا وبتوانه باشك شبه كوبتان جي خدانا ممكن أقولاتي بم أجايو بم شكل لورياي خلقي كريكار وزحمة كشو جناني أران وممكن شتر ويا دوهم فاكتور جوية كده عشان اقتصادي شبناكري تمامي وتواري وهذا كان رجيم الجمهورية الإسلامية فشل هنا تازي رئيس جمهور الرئيسي هاتو أقسكاني يجي شو أصلا الله بريخمني تكراركاتو أو أيون نوتان بينكم بفوت بو بشكم آزادی سیاسی تام بودن امیش تازه اتوجه برق و کهرباء و کریخانو فلان تام بو بلا شک آخر تو خود بقسکانی خمینی برواد نکرد ایسا خلق بین دوای 44 سال مالورانی در بدری بی آوی بی برقی بی امکاناتی بین هین کن بین براکن بقسکیتو اما وشتانه که معنی که وی که بیان نکرد معنی که بیان نکرد چون نبره وقت توابی سلف السامان جدت خوانه و من خوان هنا كتو حفلوا شان كتو إمكاني وقت الصيف خلقي كانوا بالآخر يمكن دبر أنا أسباب مشتنا وإمكاني أنا هي. زور فرق توضح كان عبد الله دربي هل وكل برسالي بيشوا مطرحهم كرد أوي كاجرته بالظاهري قضية أو فشارني كجمهورية إسلامية هنا بيتديار يجي لبايهاي أصلي جمهورية إسلامي ركني أساسي جمهورية إسلامي مسألة حجاب وآزادي الجنانة آیا واقعا فرض مانویه اعتراض و مبارزه خلق کاری چی کرد که جمهوری اسلامی دز لم مسئله بشواتو حجاب آزاد به آیا پرسیارکیم نمده
ئایا مشکلات و دەرد و مەرگ و نەداری و هەژاری و بەدبەختی و ڕۆژڕەشی ئەم کۆمەلگا بەلا لەغوی حجاب کە زۆر شتێکی مهمە کە دیارە ژنان هاتوونەتە مەیدان، خەڵکی ئازادی خواز و بەرابەری تەڵەب هاتوونەتە مەیدان، ئەم شتە بە جمهوری ئیسلامی تەحمیلکەن فەرمانەمەدا ئیجراکرا. ئایا ئیدی پایانی مبارزە و ئێتراز دژ بە جمهوری ئیسلامی نقطەی پایانیە بێت و جمهوری ئیسلامی لە قودرەت هامێنێتەوە یان نا خەڵک زیاتر لەوە ئازادی و بەرابەری و ڕەهایی سیاسی و اقتصادی بە ئیزافەی مەسەلەی حجاب لە جمهوری ئیسلامی داواکەن نەداواکەن، بەڵکێ دەوێت کولیەتی جمهوری ئیسلامی ڕاماڵن. لە کولە پرسیارەکەمەمەدا ئایا تەنها حجابە فەرزمەوە جمهوری ئیسلامی تەمکینی کرد بە لەغوی حجاب کافیە؟ تەثبیتی لابردنی حجاب لە جامعەی ئێرانە بۆ ژنان مەزانم هەنگاوێکی فوق العادە گرنگە، فوق العادە مهم بەلەحاظ سیاسیە و مەسەلەیەکە کە خەڵکی 4 ساڵە شەڕی بۆ کرد. ئەمە وەکو دەستاوەردێکە وتم ئەلعان دوو فاکتۆ خەڵک ئەمەیان سەلماندووە، بەڵام قەزیەکە وتم فەراتر لە مەسە، قەزیەکە بەمە حەل نابێ. ئەوە کە ئیسە لە ئێرانە ژنان لە شارە گەورەکانە بەڕەحەت بەتایبەت نەسڵی جوانی بێ حجاب و ڕووسەری بدێت و ئەڕات و کاروباری خۆی ئەکا و ڕژیمیش ناتوانێت هیچ غەڵەتێک بکە وەکو حکوومەتی دووفاکتۆیانی ئیجاد کردووە. ئەمە مەسەلەیەکی ئەمە دەستاوەردی خەڵکە، دەستاوەردەکە کە لە چین مەزهەب دەریانێناوە، دەستاوەردەکە لە پەنای دەستاوەردەکانی تریانە کە منی ئیشارەم پێکرد وەکو سەنسارکردن ژن، وەکو حەزاران شتی تر کە لە ماوەی تەجاوز سوودانم 1001 شتی تر کە لە ماوەی 4 ساڵ بەسەر خەڵکێناوە. ورم مەسئلەی جمهوری ئیسلامی ئەوەیە کە ڕۆژ بە ڕۆژ خەڵک ناڕازین لە جمهوری ئیسلامی، خەڵک بە ڕۆژ بە ڕۆژ خەڵک نفرەتەکەن لە جمهوری ئیسلامی، لە قورئانەکەی، لە مەزهەبی، لە هەموو ڕسمی یاسایەکی. خەڵک وەختێک واقعان برسی بێ، خەڵک وەختی هەژار بێ، خەڵک وەختی نەی بێت، مناڵەکە چێر و تەسەن نەبێ، پۆشاک و خۆراکی نەبێت، نفرەتەکە لەو ڕژیمەکە حکومی بەسەرەوەکە. و ئەم ڕژیمە لە توودەم 4 ساڵە ئەمەی خراپ کردووە، خراپ و خراپتر، و خەڵکیش لەم تەقابل لەگەڵم خراپ و خراپترکردنی جمهوری ئیسلامیە هاتوون و وردەودە نەک لە جمهوری ئیسلامی لە هەچی قوانینێ نفرەتیان پێیا کردووە. ئەم بەشێک لە خەڵک واقعا نەتەنیا جمهوری ئیسلامی ئەگەر لاچێت حەج بەشێکی دیکە کە ناوی ئیسلام بێ و ڕەنگ و بۆ ئیسلام بێ و یا تامی ئیسلامی بێ شەنسی ئەوە کە بە قودرەت بگە لە ئێرانە وجودی نییە. ئەمە و مەسەلەیەکە مەسەلەیەکی گرێیە بۆ جمهوری ئیسلامی. جمهوری ئیسلامی هەر زۆر زوو پارەکە لە ئەوەڵین مانگی حرەکەتی ئەم خیزشە جمهوری ئیسلامی بەشێک لە سەرانی ئاعترافیان کرد بەوەکە ئێمە ئەترسین لەوە کە ژنان فقط بە حیجاب ڕازی نەبن. بۆچی ئەم قسەیانە کە بەنەزەرم بۆ وایان زانی کە وەزعی ڕژیم لەمە خراپترە. وضع ڕژیمی جمهوری ئیسلامی خەڵک بەرنووسەری قەناعەت ناکا، بە حیجاب قەناعەت ناکا. ئەوەیە کە ئیسە خەڵک قسەکەیانە وەسەیەژێ جمهوری ئیسلامیمان با حجاب و بێ حجاب ناوێ، جمهوری ئیسلامی و بە دین و مەزهب و ئاین و هەموو شتەکانی نایەن. خەریکە ڕۆنەسانسێک لە ئێرانە پێک دێت دژ بە مەزهب بۆ مەزهبی سنی بۆ یا شیعە لە ئێرانە هەوسار ئەکرێ لە بار تاریخی بۆ یەکەمین جار لە ئەوروپا بەرەقە لە ڕۆنسانسی فەڕەنسا و ئەوروپا بەرەقە مەزهبیان هەوسار کرد لە سیاسەت دووریافتوو. ئیسا بۆ ئەم مەزهبە دەست نەخۆردە ئێران ئەوەڵین جێگەیەکە کە بەرەزەمن بەڕووخانی جمهوری ئیسلامی ئەمە حکومە تەسوید دەکات. بۆچی بۆ بەشێکی هەرە زۆر و بەرچاو لە خاورمیانە کە مەزهب چه پەدیدەیەکی کەسیفە و چه پەدیدەیەکە کە بەلەخەرە جمهوری ئیسلامی نمونەی بارزی ئەم پەدیدە خراپەسە. بۆیە بەنەزەر من ئەم مەسئلەیەکە کە خەڵک تەرەفداری ئەوە کە ڕژیمی جمهوری ئیسلامی بڕوە، تەرەفداری ئەوە کە هەموو سنەت و عادات و تەقالیدی مەزهبیە بە قورئانیانەوە تا ئاخرەکەی بپێچێتەوە. بەنەزەر من ئەمە شتێکە کە جمهوری ئیسلامی وحشەتی لێکە، شتێکە کە تەواوی وڵاتان و تەواوی دەوڵەت مەردانی واقعا خاوەنمیانەیە وحشەتی لێکن لێی ئەترسن و پیان وایە گەر ئەم ئێتفاقە لە ئێران بکەوێ لە عێراق ئەکەوێت لە وڵاتانی هاوسێ 100% دەکەوێت چون حکوومەتەکانی حکوومەتێکی مەزهبین و هەر
وەکو جمهوری ئیسلامی ڕاوڕوتیان کردووە چەتەیان کردو خەڵکیان کوشتووە خەڵکیان گردووە بەناو قورئان و محەممەد و چێ و چێ و وان نەکردووە ژنانیان بە 1001 شێوە چواژن و حوژن و هەرچێک توانیوانە تازە و توانێن شە فەخر فرۆشی کا ژن کە مێردەکەی دەوڵەمەندەوە سەرمایەدارەوە توانێ بیژێنێ تا ئەو قەناغە بردووانەوە بەرەقەرە بە بەرچاو ژن و ژنێتنێ مەسەلێنەوە بەرچاو ژنی 2 3 و 4 و غێرۆ زارێکۆ یعنی ئەم قەوانینە لەگەر جمهوری ئیسلامیە مەوردی حەملەی خەڵکە ئەمە ئەو مەسەلەت تند و تیجەسە کە بەنەزەم بەروسەری چاک نابێت و جمهوری ئیسلامیش توانایی ئەوەی لە دەست سنراوە هەر ئەوەی چون لەوە کە خۆی غارەت و چەپاوەڕێ کردو لە بانکانداینەوە لەوە خۆ بەش ناکە بۆ کەس هیچ سەرمایەداری جواب ئەویتر ناتۆ هیچ سەرانێکی جمهوری ئیسلامی جواب دەستەکە ناتۆ کە بێژەوابی بام سەروەتە بێنین و کارێکی پێ بکەین ناکە بڕۆن قەدەمێ ئیسلاحات بکەین ئیسلاحات اقتصادی بکەین خەڵکەمێک خەڵکەکەی پێ ئارامەکەن ئەمانە نەماوە لە چەندی جمهوری ئیسلامی بە قوانین مەذهبیش ناکرێت بەم کوشت و برینیشیش ناکرێت ئەمە واقعەتێکە کە جمهوری ئیسلامی چاکە زانێ و شەڕەکە شەڕێکی تەبەقاتیە شەڕێکی واقعی و زەمینیە و بۆ هیچ هێزی ئینکار ناکرێت زۆر سوال بۆ تۆداهاتانەدا وڵات عەرەبی پرسیاری ئاخرە مەترەحەکەم حزبی حکمەتی لە ئاسانەی ساڵگەردی خێزشی 1401 ساڵوگەڕی مەرگی مەهسا چ سیاسەت و پەرچەم و شوعارایەک دەخاتە بەرپێی جنبشی سەرنگونی و ئەرک وەزایفی کرێکاران ژنان و کولی جامعە و خەڵکی ئازادی خواست لەسەر چن و کاتێک دەبێ فوکوس بکەن لەم دەورەدا کە ئەم وەحشەتە کەوتۆتە گیانی جمهوری ئیسلامی بە نقطەیەکی بگەێنە کە جمهوری ئیسلامی لە ئەریکەی قودرەت بێنە خوارەوە لە کولە بانگەواز و فەراخانی عەبدوڵڵا دارابی وەکو ئەندامی ڕێبەری حزبی حکمەتی بۆ ئەم کۆمەلگا بۆ ئەم ڕۆژەی کە لە پێشایە ساڵگەردی خێزشی 1401 و مەرگی مەهسا چه چاوەڕوانیەک لە کۆمەلگا کرێ و بانگەوازی تۆ چییە؟ ئێمە وەکو بزوتنەوەی کرێکاری و کۆمۆنیستی لە سەد ئێرانە هەم وەکو حیزبی حکمەتیست لە 44 ساڵی ڕابردووە هەم وەکو بزوتنەوە قسەمانەوە بۆ کە جمهوری ئیسلامی خەڵک نییە ئەبێ بڕوە خەڵکی ئێران ئیسلامی نین خەڵکی ئێران متەمەدنن خەڵکی ئێران سکۆلارن خەڵکی ئێران باشکوون بالاخره ئەم ڕژیمە بە زۆر تەخمینیان کردو بەخۆ بە زۆر چەسبەرێنە ئەمە شتێکە کە ئیسا بۆ بە شعاری یەکەمی خەڵک لە سەتحی سەراسەری ئێرانە بەڵام بۆ هەموارکردن یا بۆ ئیجرا و عەمەلیکردن ئەوە ئێمە لە هەر دەورەیەکەوە لە هەر مەقتەیەکە یەکێک لە یەک دوو خاڵی فرە مهم و ئەساسیمان فوک و سوار خستۆتە بەرپێی خەڵک بۆ ئەوە کە بتوان قەدەمێ محکەم بۆ گەیشتن بە سەرنگونی ئەم ڕژیمە بەرنە پێشوو ئەم ساڵ بەنەزەوە لە شەرایەتی ئیسا کە جمهوری ئیسلامی کاری لەسەر کردو قسەکە وەیەکە بەنەزەرم فەقر و فەلاکەت و بێکاری و ماڵوێرانی و دەربەدری یەکێک لەو شعارە تاکتیکی و سیاسیانەیە کە حزبی حکمەتی تەوسیە ئەوەیە بە کرێکاران و بە خەڵکی ئێران فۆکوسی لەسەرکەن و پێی لەسەر داگرن کە حەقی خۆتانە بۆ دابینکردنی حەقی خۆتان ئەم فشارە اقتصادیە الآن لەلایەن خەڵکۆ بۆ سەر ڕژیم هەنگاوێکی فەوق العادیە کە ئەو بۆ لەبی پەردگای سقوط و سەرنگونی بەنظەم نزیکە کاتۆ مەسەلەیەکی مهمە دووهەم هێرش دانی شعار و تەثبیتی شعاری ئازادی و بەرابەری بۆ ژنان و تەثبیتی ئەم حرەکەتە کە ژنان هەنگاویان بۆ هەڵناوە لە توور یەک ساڵی ڕابردەوە ئەو حیجابەکە باسمان لێکرد بەرەخەر لەسەر خۆیان لایەن بردەوە و ئەم تۆقە لەعنەتیە لەعانە ئیزا بەسەر زۆربەی ژنان و نەماوە و ژنان ئەبێ ئەمە تەثبیت کەن بۆ تەثبیتکردنی ئەشێ فشار بێن بۆ جمهوری ئیسلامی بۆچی بۆ ئەوە ئەمە هەنگاوی نزیکیان دەکاتەوە بۆەوە کە خواسی ئازادی و بەرابەری ژن و پیاو لە عەرسەی سیاسەتە لە عەرسەی ئابووریە لە عەرسەی کۆمەڵایەتی و لە عەرسەی فەرهەنگیان بێرەخەرە مەطرح کرێت و بێتە مەیدان و بڵێن ئێمە وەک پیاو ئازادی ماگەرەکە بەرابەری ماگەرەکە ئێمە وەکو پیاو ئەمانەوێت لە هەموو عەرسەکانە چون بەشدارین ئەبێ شەریک بین ئەبێ بچینە پێشوو بۆیە ئەمە ئەم فاصلە تەبەقاتیە ئەم دوورخستنەوە ئەم هێرش و پەلامارە هەمە لایەنە کە ڕژیم 44 ساڵی ناوێتی بۆ خەڵک بە نەزەر من بە تەثبیتکردن حەگاڵ یانی ڕووسەری
ويا حجاب اما برز كنوع علاي ازادي وبرابري بين جنوب بياوا اما هنيه ما ليس ايرانا فقط معناها هنيه حق روسيا ساده وعاديه بك جمهوريه اسلاميه اواتي بو خوزي هل لم تشنا حب مشي واقر رازي من وخل رابيس ونجت بيشو من شكر مو من اخر بشي ويلو شي وكان اعترافي بيكلو وبيشي كلو خلق ابيت ثابتي وقت من ام توقع لعنتي اللي شو صلاه بصر مو هزاران كشتم بوداوا معناها كي كاتا ازادي برابري جنوب بياو لهم ارسكان سيت لباري اقتصادي مش هذا الشارع ام شعار سياسيه باري اقتصادي هي باري كومالاتي هي باري فرهنيه او ناتو ان بو قوانين كيسلا لمدارس لدانجاكان برقراري كدو باس لجنكا اشياء ما نبغى عبد الله دربي بقول وقت ما زور كما ولا دقيقه كاغبتواني جنبندي بكيو مسكم عنده شعاري مهم حزب حكمتيستن دابين كراون وبو وكا خلق لسري فوكوسكا بو وكا كريكاران وجنان وك بشر تبقي كارق لسري فوكوسكا بيبان برو بو اهدافك جولة لما كبريتيا يد سنغوني جمهورية اسلامي دوهم برابري بين الجنوب بياولا كومرغاي ارانا وايجاد حكومة الشورى. زۆر سپاس بۆ تەوزیحەکانت و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامە عەبدوڵڵا دارابی پرسیار زۆرە بەڵام متاسفانە گەیشتینە پایانی بەرنامەکەمان سپاس بۆ تەوزیحەکانت. سپاس بۆ تۆ بۆ بینەرانی خۆشەویستیش. بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی و حوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە هەر شوێهان ساخی و سڵامەتیتان ئارەزوومانە و بە هیوای سەرنگونی ڕژیمی کەسیفی